ئامانش نییانە جەرگمان بۆیانە سوودەیە جیان نییە دەکرێت چیان هەردووکیان کەماندامن سێ مناڵان هەیە بە بەزەیشمە بە مناڵەکان نایێتەوە حەز زۆر زۆر بەزەیان بە مناڵەکان نایێتەوە دا قوسمان یەک دەستخڵاتمان نییە یەک زەڵ والله یارمەتیان بێ گینا بەخوا ئەمە جەرگمان بۆیانە سوودێ کەس نەکرێ خانەوە بە قەی دنیایە هەڵێ کرێچیم و ماگی 150,000 دەم هەڵێ ئیشەکەم لە بازار لە جای مۆلەوی پێڵا بۆ ئاخکەم وڵێ کە ئیشەکەکەم بژێوی ژیانم بەسەرەوە ناچێت هەڵێ هەرە و هینی مەعاشەم هەیە بیەم بە خانووەکەوی تری هیچی ترم نییە لە ڕێی خوا خانووێکم بە 52 دەش بێقینە ژیانتان چۆنە دێ؟ وڵایەتی ژیانمان خراپە بۆ باوکمە ئیشی پێڵە بۆ ئاخەکات و هیچ نییە دەستمان کورتە و هیچ وەڵا چم بۆ مەکتەبەوە هێشتا جل و بەرگی پارمە لە بەرمایە و جانتاکەش تازە بێکڕیمە 2 ساڵ بە یەک جانتا ڕۆمە بۆ مەکتەب و ئیتر لاڵەکانی تر باشن و مناوە خراپ و باوکم ئیشی نییە لە بازار و ڕۆژی لانێ سێ جووت پێڵە و بۆ یەخکات وڵاتی خانووێکمان بۆ کرێ لەوێ خوا کا حوسێن 35 ساڵە ڕۆژێ لە ڕۆژان خۆی نەیوتوێت دایە و بابە ڕۆژێ لە ڕۆژان بەم منداڵە چاوگەشانەی نەوتوە ڕۆڵەکەم چیتەوێ ناتوانێت گوێیان لێ بگرێت کار و کەسابەت دەکات لە بازار بۆ یاخی پێڵاوەکات زۆر جار ئەڵێن هەر ئەوەی دەسەکەوێ لە ڕێگا سەرفی کات و یاخود لەفەیەک یاخود 2 لەفە بخوات ئەی خانوو بەچی بکە خانوو بەچی بکڕێت ئێوەیەک ئەتوانن بە هاوکاریەکانتان دڵی ئەم خانەوادەیە خۆش بکەن و ئازارەکانیان کەم بکەنەوە